خۆشەویستان هەمومان ئەبێ لە دنیادا چی دێ بەسەرماندا بەسەر خۆمان دێت یان بەسەر خەڵکانێکی تر ئێمە ئەبێ دەرسی لێ وەرگرین چونکە ئەمە دووری مەگرە سبەینێ بەسەری من و تۆشا بێ ئەگەر ئێمە دەستمان لێ وەرگرت ئەو کاتە ئێمە توانیمانە لە ژیانی خۆماندا ئاسوودە بین ئیسفادە بکەین لەو ژیانە بەڵام ئەگە سوودمان لێ وەرنەگرت ئەو کاتە بەڕاستی ئێمە ژیانمان هەروە دەچێ و نازانین بەگە بەرەو کۆ دەچین خۆمان دڵگرانین هەمومان بەوستەمەی کە دەکرێ بەڵام پەروەردگار دەفەرمێ ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون چاک بزانین ئەوەی کەستەمەکە لەسەر دنیادا هەر کێ بێ لە دنیاشدا پاداشتی وەرنەگرێ لە قیامەتدا پاداشتی بە تەئکید و هەزاران تەئکید وەردەگرێ چونکە خواگیان دنیایەک دروست کردووە بۆ ئەوە نییە هەر کەسێ دەستی بڕاو بتوانێ و قووەتی هەبێ ستەم لە بەرامبەرەکەی کاکە مەظلوم بێ چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام اتقوا دعوة المظلوم فإنها تحمل على الغمام يقول عز وجل لأنصرنك ولو بعد حين واتا پەروەردگار ئەفەرمێ خۆتان پارێزن لە دوعای کەسێکی مەظلوم کەستەمی لێ دەکرێت چی منداڵێک بێ چی ئافرەتێک بێ چی پیاوێکی بەتەمەن چی باڵندەیەک بێ زۆر جار لەوەیە بەندەکان بگەنە ئاستێک هەموویان گونەحبار و تاوانبار بن بەڵام دوعایەکی منداڵێک یان دوعایەکی پەلەوەرێک گیانلەبەرێک خوای گەورە قبوڵی بکە بۆیە ئەبینی بەرچاوی هەموو دنیاوە نەک مرۆڤ قوتاری دەبێ نەک مرۆڤ ئەوەی مرۆڤ بێ ئەوە لەو جەنگەدا هەموو جەنگەکانش نەجاتی نابێ باڵندەکانش نەجاتیان نابێت یایدا بۆ ئێمە ئەبێ بزانین ئازیزان و خۆشەویستان لێرەدا چیمان بۆ دەرەکەوێ ئیسلام هاتووە ئەم ئیسلامە پیرۆزە